پێشوازی و ئامادەکاری هاوڵاتیانە بۆ جەژنی قوربانی پیرۆز. وێڕایی قەیران و دواکەوتن و لێبڕینی موچەی فەرمانبەران و دروستبوونی بارودۆخێکی سەختی ئابووری، بەڵام هاوڵاتیان وەک بۆنەیەکی ئاینی ئامادەکاری بۆ بەرزڕاگرتنی جەژنی قوربانی پیرۆز دەکەن. وەڵڵی بە بازار و شەوق و زەوقی جارانی نەماوە، یعنی جاران 15 ڕۆژ پێش جەژن هەستە کرد 15 ڕۆژی تر جەژنە، ئەوەتان ێستا 2-3 ڕۆژی ماوەتانێ شتێ نابینی کە لە جەژنا بەکار بێت، بۆ خواردن بێ بۆ بەکارهێنان بێ، یعنی زۆر کاڵبوونەوەیەکی زۆری دیوە بەخۆیەوە. ئیتر ئەوەی بێوێت لە قوربانە بکە قوربانی بکە حیوان سرە بڕێ وڵات سرە بڕێ ئیتر ئاوا پیرۆزبایی ئەەکەین لە یەکتری وەڵاوەتانی ساکەمانێ گۆشت کڕین و چکلاتە کڕین و کشمیش و ئەمانە کڕین و جلوبەرگی جوانە کڕین و والله زەرورە بعنی هەمووی تەبایی بێت و ئاشتەوایی ترکە کابرا گەردن ئازایی کرد و جەژنە پیرۆزەی کرد هیچ لە دڵیان نامێنێت و جموجوڵی بازاڕەکان و گفتوگوی نێوان کڕیار و فرۆشیار جیاواز لە ساڵانی پێشووتر کەمتر دەبینرێت. بۆ پێی قەیرانی دارایی و نەبوونی پارە هاوڵاتیانی تەواو لە ڕوویابووریەوە داڕوخاندووە. بە تایبەتی جەژنی قوربان چکە قوربانی تایە و نۆمینە حاجیانی تایە و حەجی تایە، ئێمە خەیاتیش لەم ساڵانە کە بڵین جەژنیەتە پێش و زۆر مانەوە بین، ئەویش نیشانەوەیە کە خەڵک ڕێز لە جەژن نەگرێ، بۆیە خۆی جلی کوردی ئەدورن و ئەیکەنە بەریان و کوڵی خۆ ئامادەکاریەکەن بۆ جەژنی قوربان. ئەوە نیشانەیە کە خۆشەویستی جەژن لە دڵمانەیە ئێمە وەکو موسڵمان. خۆی پێویستە ئەمە کۆمەلگایەکمانەیە کۆمەلگایەکی بڵین ئیسلامیە، لەم کۆمەلگای ئیسلامیە بێ زیاتر ینی پابند بین گرنگی بین بە ئەم دوو جەژنە، جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. جەژنەکانی تر پەیوەندی بە دینی ئەمەوە نییە، ئەبێ ئەم دوو جەژنە زیاتر گرنگی پێ بدرێ. هاوڵاتیان دەڵێن مسلمانان تەنیا دوو جەژنیانێ و بەباشی خۆیان بۆ ئامادە دەکەن و بەرز ڕایدەگرن. جەژنی قوربانێکێکە لە دووبوونەکانی ئیسلام و مسلمانان سەردانی ماڵی خۆی تێدا دەکەن و لە سەراستی دنیا قوربانی لە پێناوخوادا ئەنجام دەدەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.